سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە چەندین شار لە وڵاتی بەریتانیا هەسا بە ڕێخستنی خۆپیشاندان ئاماج لەم خۆپیشاندانە ئەوەیە 16 ساڵ تێپەر دەبێ بەسەر شەهیدکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەما کە لەلایەن دەسەڵاتدارانەوە تیرۆر کرا و زایدەن بەشێکی تری چالاکیەکە دانرا بۆ دژایەتیکردنی ئەو هێرشە ناڕەوایی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. نیشتمانی جوان خاکی ئاریا وەتانی کوردان بۆ تێدە ڕۆشن بە دڵ و بەجارە بە سەرکەوتنی خاکی کوردستان بۆ تێدە کۆشن بە دڵ و بەجار ئاسان بە ئەنجامدانی خۆپیشاندان لە دژی ئەو دەشیرکێشی ئەو داگیرکەرەکە سوپای تورکیا بۆ سەر خاکی کوردستان ئەنجامی داوە کە ڕۆژانە بینی هاوڵاتیانی سیڤیل هاونیشتیمانمان گوندنشینان شەهید دەبن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ باکیان نییە بەمە هیچ هەڵوێستێکیان نیە بگرە هیچ هەڵوێستێکیان نییە و هەروە جگە لەوەشی هیچ هەڵوێستێکیان نییە خۆیان ڕێگەنیشان دەرن خۆیان چاوساغن بۆ ئەوەی سوپای تورکیا بێ. سوپای داگیرکەری تورکیا هەمیشە لە هەوڵی ئەوە بۆ مێژوو کولتور و زمانی کورد بەهێزگاری بسڕێتەوە بەڵام ئەمان بینیمان لە چەند مانگی ڕابردووە ئەردوغان هاتە هەولێر ئەمان وڵاتەکەمان بە ئاڵای تورکیا بۆ ڕازانەوە فەرشی سووریان بۆ ڕاخست. سۆرانی مامەحەمە 16 ساڵەوە پێش تیرۆرکە لەلایەن حیزبی دەسەڵاتەوە کە مەشپەڵەی کڕەشە بەنێو چاوانی سەرانی پارتیەوە ئێمە بۆ لێرەین کە بڵێن ئەم ڕۆژنامەنووس ئێمە هەردەم لە یادمانەوە لە بیری ناکەین تاکو بکرین دەدرێن بەدادگا و لە سزای خۆیان دەگەن سەرشۆری بۆ بنەماڵەی بارزانی و تاڵەبانی. حکوومەتی هەرێم لەوە تێبگات ئەو کەسانی لە کۆندا دژمنی باو باپیران مابوو نابن بە دۆستی ئێمە هیوادارین حکوومەتی کورد ڕێخۆشکەری زیاتر نەکا بۆی تورکی فاشیست بێتە ناو وڵاتەکەیمەوە داگیر مامکە و خەڵکی بێتاوان و سڤیل دەربەدەر بکات و بیان کوژێت. هیوادارین یەکگر بن و لە دژی تورکیا بوەستنەوە نێڵن چیتر پەرچێشی بکە و خاک بەزێنی بکە بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان. ڕاستی زۆر بەداخەوە بۆ حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی حکوومەت کە ئێمە لە بری ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەوان بوون بە پشت حکوومەتەکان ئەوان خۆیان بێنە سەر دیدانی ئەم هێرش و کاولکاری و ستاندنی ڕز و باقی هاوڵات و دەربەدەرکردنی هاوڵاتیان کردی بەداخەوە حکوومەتی هەرێم و بەرپرسەکانی حکوومەتی هەرێم خۆیان ڕێنون و پێشنوێر فەرشی سووریان بۆ ڕاکەم بۆ داگیرکردنی خاکەکەمان ئێمە ئەڵێن نابۆ ستاندنی ڕست و باقی هاوڵاتن نابۆ کوشتنی هاوڵاتیان. ئەمڕۆ یادی 16 ساڵی یادی شەهید سۆرانی مامەحەمە مان کردەوە وەکو ڕێکخراوی داکۆک هەستا بە سازکردنی ئەم گردبوونەوەیە و هەروەها لەگەڵەوەشە ئاماژەشمان بۆەوە کرد بۆ داگیرکاری سوپای تورکیا کە کردوێتی بە سەرپەرشتی چاشەکانی بارزانی و هەروەها بۆ ئیدانەکردنی ئەو دەشتکێشیە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان و ئێمە پێویستە زیاتر کار لەسەر وەستاندنی ئەو هێرشە بکەین چونکە ئەمە تەنها سەرەتایەکە بوو ئەو هێرشانە و وە درێژەی و هێرشەش ئەکاتە ناوەڕاستی خاکی کوردستان. ئەمڕۆکانە لە 16مین ساڵ یادی تیرۆکردنی شەهید سۆرانی مامەحەمە بەشداریمان کرد و هەروەها لە دژی ئەو پێشێلکاری و ئەو پێشێلکاریانەی حکوومەتی تورکی کە دەستی پێ کردووە بە بۆردماکردنی گوند و ناوچەکانی هەرێمی کوردستان. دژی ئەو دوو دەسەڵاتە گەندەڵی یەکێتی و پارتین زیاتر لە 36 ساڵە لە وڵاتە ئازادی ڕادەبرنیان نێڵاوە لەم کارەناشرینی کە لەم دوایە کردیان هێنانی سوپای تورکیا بۆ خاکی کوردستان سوپای تورکیا تیرۆریست کە هەمیشە داگیرکەر بووە و دژمنی کورد بووە بۆ یەک ناڕازین بۆ ئەمڕۆ کۆبوونەوەکەمان لەسەرەوە بوو. دەست نەخۆش بە بۆنەی 16مین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی ڕۆژنامەنووس سۆران مامەحەمە ئەمڕۆ گردبوونێکمان ڕێخستووە و بۆ داگیرکردنی کوردستان لەلایەن سوپای تورکیا و بە هەماهەنگی و هاودۆستی لەگەڵ پارتی تیرۆریستی کوردستان و شەرمەزار یەکەین بە هەموو دەزاکانی ڕاگەاندن و بە هەموو ژیان تێگەین کە پارتی چۆن خاک فرۆش بۆ لە پێشتر ئێستاش هەمان شت خاکی کوردستانی فرۆشتەوە بە تورکیا. لە یادی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسانەدا ئێمە ئەمڕۆ وەکو کوردانی تاراوگە کوردانی بەریتانیا کۆبوونێتەوە لە بێرمیگام و ئیدانەی سەرجەم ئەو کارە تیرۆسیانەش دەکەن کە دژی باشووری کوردستان دەکرێت و لەلایەن دەسەڵاتی گەندەڵی باشووری کوردستانەوە کە پارتی و یەکێتین ڕێخۆشکردن بۆ هاتنی دەسەڵاتی داگیرکەری تورکیا بۆ ناو خاکەکەمان و هەتاکو دەنگێکی ناڕازی و کوردێکی بەشەرەف مابێ ئێمە دژی دەسەڵاتی گەندەڵی پارتی یەکێتین. ماوە کوردانی بەریتانیا ئەمڕۆ هەستان بە خۆپیشاندانکردن لە شاری بێرمینگام دژی ئەم دەسەڵاتە گەندەڵەی پارتی و بارزانی لەبەر ئەوەی کە لەشکرکێشی تورکیای هێناوەتە نێو خاکی کوردستان و ئێمەش هەموومان دژی ئەم لەشکرکێشین کە بۆ ناو خاکی کوردستان هاتووە و ئەمە بەرزانی و بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بەرزانی بە هۆکاری سەرەکی هاتنی سوپای تورکیا ئازانین لەبەرەوەی مێژیان پڕە لە خیانەت و خاکفرۆشی و
تاوانکاری زۆر ڕۆبستێکی حوتی 2024 لە شاری بێرمیگام ئەمڕۆوەک و ڕێکخراوی داوکۆک خۆپیشاندانێکمان کردووە بە یادی 16 ساڵەی شێرکردنی سۆرانی مامە حەمە هەروەها لە هەمان کاتیشا ئیدانەکردنی هێرشی بۆ دومانکردنی سوپای فاشیستی تورکیا بۆ سەر خاکی کوردستان. وەک دیارە ئێمە ئەوڕۆک ڕێکخراوی داکۆک لێرە گربووینەوە سەبارەت بە ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە بۆیە ئەمانەوێت لێرانە یادیەکەینەوە و ئەمانەوێت پامێک ئاراستەی تەواوی گەلانی جیهان بکەین ناشرنی ئەو دەسەڵاتەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان حکومڕانی پارتی وێچێتی جوود بنەماڵە جەللا دەخوێن مژەکەی ئەم میلەتە ئەمانەوێ بیانگەێنین بە هەموو دنیا ئەمەوێ بڵێم هەر یەک لەمە سۆرانی مامە حەمە و هەزاران شەهیدی دەستێوەیە کە تیرۆرتان کردووە. ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک 21 حوتی 2024 لەم گربنەوەیدا کە بۆ ئیدانەکردنی هێرشەکانی سوپای تورکیا بۆ ناوچەکانی کوردستان بە تایبەت بێبادینان و ئامێدی و داوا لە سەڵاتدارانی پارتی و یەکێتی دەکەم بێدەنگ نەم چیتر لە بەرامبەر ئەم هێرشانەی تورکیا خۆپیشاندانە دەربڕینی دەنگی ناڕازیمان لە دژی ئەو دەسەڵاتدارە مافیا و دز و جەردانەی کوردستان و هەروەها لە دژی ئەو کۆمەڵە خەڵکە کۆیلە و لاتوپوتەی بەڕاستیکەوە هەوڵی سەرخستنی ئەو دەسەڵاتە گەندەڵ و شقاوەیە دەدەن چونکە بەڕاستی جێگەی داخەوە ئەو پەری گەمژەی و نەفامیە لە ناو میلەتێکدا کەسانێک لە کاتێکدا کە لافی موسڵمانیەتی لێ دەدەن بەڵام بەداخەوە بوون بە کۆیلە و خزمەتکاری ئەو دەسەڵات ستەمکارە بەڵام بەداخەوە بۆ وڵاتی تورکیا کە خاکی کوردستانی داگیر کردووە و چەندەها جار تۆپبارانی خاکی کوردستانی کردووە چەندین مناڵی کوردی شەهید کردووە بۆیە هیوادارم وڵاتی ئەوروپا بێتە جواب لەسەر ئەم بابەتە. بەڕێزان هەر وەک دیارە لە دوای تیرۆرکردنی سۆران مامە حەمە لەژێر فشاری ڕێکخراوەکانی چالاکیەکان فشار خرا سەر حکوومەت بۆ ئاشراکردنی بکوژانی لیژنە لە کۆڵنەپێک کێنرا بەڵام تا ئێستا لیژنەکە هیچ ئەنجامێکی نەبوو و هیچ کەسێک بەهۆی ئەو تاوان دەستگیر نەکراوە بۆی هەر ئەومان بیرەکەوێتەوە کە ئەڵەن لە هەر شوێنێک بکوژ نەدۆزرایەوە ئەوە بزانن دەسەڵات خۆی بکوژەوە. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ یادکردنەوەی ساڵیادی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە کە 16 ساڵ لەمە و پێشوو لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا زۆر بەداخەوە شەهید کرا زۆر زیاتر بەداخەوە کە هێشتا بەکەرانی ئەو تاوانە دەستگیر نەکراون و بە سزای یاسایی خۆیان نەگەشتون. ئەمەش هەومان پێڵێ کە بکەرانی تاوانەکە دەسەڵاتن و سەر بە دەسەڵاتیش خۆیانە. ئێمە ئەو ڕۆکۆ بینێتەوە لێرە بەمەوەسی دوو خۆپیشاندانەی کەمیانەوەیکە دژی ئەو داگیرکاری و ئەو هێرشەی تورکیا کە بەناڕا دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و بەمەوەستیشتر بۆ شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە شەرمەزاریان دەکەین و ئەمە کۆتا خۆپیشاندانە بێت دژی داگیرکاریەکانی تورکیا خۆپیشاندانی کەش دەکەن ئینشەڵڵا. سۆرانی مامە حەمەیە کە شەهید کرایە بە دەستی پارتی و یەکێتیەوە دنیا بن لە پارتی و یەکێتی هەر سۆرانی بکوژێ هەزاران سۆرانی دیکە پەیدا ئەبێتەوە. هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانی لە شاری مانچستەر دژی پێشەکاریەکانی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئەندام و چالاکان لە ڕێکخراوی داکۆ لە وڵاتی بەریتانیا هەستین بە دوو چالاکیجا کە چالاکی یەکەمیان سەبەر بە داگیرکاریەکانی وڵاتی تورکیایە و پێشکاریەکانێتی بۆ سەر هەرێمی کوردستان و لە چالاکی دومدا هەستین بە یادکردنەوەی شەهیدی سۆرانی مامە حەمە کە 16 ساڵ بەر لێسە لەلایەن دەسەڵاتی جوود بنەماڵەوە شەهید کرا. ئەمڕۆ 28 عود بەژاریمان کرد لە شاری مانچستەر بۆ ئیهانەکردنی هێرشی تورکیا بۆ سەرخاکی هەرێم و بۆ حکومەت دەسەڵاتدارانی کوردی کە پارتی و یەشێتی خاچی هەرێمی کوردستانیان فرۆشۆ بە تورکیا و ئێمەش ئیهانەکردنی ئەو داگیرکاریە دەکەین. وەکو چالاکیەک وانێک کۆبوونەتەوە 21 حوتە ئەوڕۆ ئیدانەی ئەو کارە دەکەین کە ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامە حەمەیە. هیوادارم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوە ئەوروپیەکان ئەو دەسەڵاتدارانە ئەو دز و جەردانە بە سزای یاسایی خۆیان گێن و خوای گەورە لە ناویان ببات خوایە. ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەو دەسەڵاتە وێسینەوە کە ڕۆژنامەنووس و چالاکوانان تیرۆر دەکەن بۆ بەڵێن دەدەین و بەردەوام دەبین لەم جۆرە چالاکیانە کۆڵ نادەین تا دەگەین بە مافە ڕەواکانی خۆمان. وا 16هەمین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامە نووسی لاوی کورد لە هەرێمی کوردستان کە لەلایەن هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە تیرۆر کرا لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە وەکو کورد داوای
مافی ئازادی ڕادەربڕین بۆ هەموو چین و توێژەکان یاریمی کوردستان دەکەین بۆ ئیدانەکردنی هێرشەکانی تورکیا بۆ خاکی هەرێمی کوردستان و تیرۆرکردنی ڕوخاندنی هەندێک لە لایەتەکان و شارۆچەکانی کوردستان ئیدانێ و کاراکەن و داواکەین لە هەموو لایەک بەشدار بن لەم خۆم پیشاندانە بۆ ئیدانەکردنی هێرشەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان بەناوی خدای گەورە میهرەبان ئەمە وەکو ئەندامان و چالاکەوانی ڕێکخراوی داکۆک لە شاری ماجستەر ئەو ئەمڕۆ هەستاوین بە خۆپیشاندان دژی داگیرکەرەکانی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان ئەوە ئەو جار و سەدان جاری کە دووبارەیان کردوتەوە ڕسوایان دەکەین و شەرمەزاریان دەکەین بە هەموو شێوەک ئەمڕۆ 21 حوتی 2024 هەستان بەیادکردنەوەی شەیدی قەڵەم ئەویش سۆرانی مامەحەمەیە ئێمە هەموو دژی دەسەڵاتدارانین کە دژی ڕۆژنامە نووس و ئازادی خوازین